ئەمن نادر عەزیز ساڵح دۆڵەمەری لە ساڵی 1991ەوە دەستمان بەو ئیشە کرد دروستکردنی شیرینی و معجەنات و چشتیوە لە ئاوارەگیەوە دەستمان بە ئەو کارە کردووە و لە تاران کە باشترین حالەتی ئیشی خۆمان پەرە پێدایە و لە ساڵی 1970ەوە گواستمانەوە بۆ کوردستان و لێرە لە خزمەت هاوڵاتیانی خۆداما و بە هەموو شێوەیەکی چشتی سروشتیە و بە مەوادی سروشتی دروست دەکرێت. ئەو مەوادانەی کە ئێمە خامەکەمان نسبەی زۆر کەمە 1970 و معجەناتەکەش یعنی زۆر کەم بە ڕێژێکی زۆر کەم 5 لە 100 شەکری تێدایە. جیاوازیەکە چونکە ئەوە بە مەوادی ئەوەلیە و مەوادی تەبیعی چا دەکرێت نسبەت بە ئەوانەی دیکە و مەوادی ڕاگرتنەکەشی تێدا نییە. مەسەلەن مادی نیگەهدارنده ئەمە لێی نادەین کە شتەکان زیاتر عمر بکە. بە ڕۆژانە ئیش دەکەین و ڕۆژانەش سەرف دەکەین. ئەو موادانەی کە دێن لە دەرەوە موادی 3 مانگی و 6 مانگی و ئەوان دێن ئەوان بە تۆری هەموو ئایشی زەرەری هەن لە بۆ جسمی و لە بۆ بەشەر، یعنی زەرەری زیاترە لە قازانج. وەختی کە لە ئاوارەگی گەڕامەوە و ئێرە لە مەعمەلەکەم لە سەرێدانا زۆر کچکە بەخۆ بە دوو برایەکان ئیشمان دەکرد. دوای ئەوە ئەمە پەرەمان پێدا مەعمەلەکەم تەتەوەر پێدا و ئێستاش مەحەلێکی دیکەم لە هەولێر فراوانترم کردیەوە گەورەترم کردیەوە لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستە. یعنی ئەو شتانەی کە ئەمە سەنعەتەکەی فێربووینە و زۆر دەستکاری ئەوەشمان کردە کە مەوادی سروشتی خۆمان کوردەواری خۆمان زیاتر بەکاربینین، وەکی قەزوانە وەکی زۆر چشتی سروشتی خۆمان بەکاردەینین لە بۆ تام و ڕەنگ و خۆشی شیناتی. تەنها چشتێکی کە سروشتی خۆمان هەیە مۆتەیە کە لە پێک هاتێ لە شیر و سێهەلە بەرەم ئەو سێهەلە جیایەکە لە شاخاویەکانی کوردستان بەرهەم دێت و لە حەسارە دەدێ و مۆتەی لێ دروست دەبێت. ئەگەر ئستقرار بیت و ئەگەر ئاسایش و ئەمنیەت هەبی لە کوردستان بەلێ تەبعەتەن ئەو وڵاتێک کە ئاسایش و ئەمنیەتی تێدا بەرقەرارە ئیش فراوان دەبێ هێلەی کار زیاتر دەڕەقسێ. من داوا لە هەموو گەلی کوردستان دەکەم کە هەمویان بستە سەندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بدەن مافەکانی وان بەو دەنگدانەی بەدیێت. ناوم وریای اسماعیل سیدیقم، ئیشی گولفرۆشی دەکەم و جوانکاری و ئەو شتانە بە خۆم دەکەم هەموو تقریبان 9 ساڵە ئیشەی دەکەم و بە خۆشیوایەت یعنی شتەکە جوانکاری ئەو شتەی بە خۆم هەموو تەرتیب بکەم لە هەر شتێک لە جیاواز مەسەلەن مەرکانە کوشوشەکی دەینم مەسەلەن لە ڕەنجی گوڵەکە بی لە بۆرەوەی کە تەنسیق بیتن تەوان گولش دەستەکە مەسەلەن سادە بی یان ئەلوان بی هەر یەکێک بنەوەک لەبەرەوە چکە هەموو مالێک هەرەوە ڕەنگەکی هەیە و دیکۆر و جوانکاریش دەوێت. ئەمیش بەخۆم بەردەوام لەسەر ئیشەکەی و مەسەلەن ئینشاڵڵا و زیاتریش ئەهمیەت پێدەم.
طبعا ئەوانە هەمووی کاری دەستیە یعنی کەمیاتێکی زۆر مەسەلەن ئیشەریکە ئەو شتانەیە هەمووی دەستکاری خۆمە هەمووی ڕۆژانە مەسەلەن بەردەوامە بم دوومەرکانی گەورە دروستەکەم مەسەلەن هەندێکی بچوو دروستەکەم هەر یەکێک بە دیکۆرەك مەسەلەن قاعیدەکەم هەیە دەیکە بە تاقم مەسەلەن شوشەکان لە ڕەنجی خۆی گولەکانیش هەر یەکێک تەسیقێک بیانی یعنی کە لە بۆ ئەوەی کە خەڵک گلەی لێ نەبی ڕاستن بێدەست کاتێ بریکاکە ئەوە بەچەندە وڵی زۆر جار مشتری دێتەکە من مەسەلەن هەیە دەرێ هیوایەتم گوڵە حەزم لێ ناو مالە هەم بکەمە گوڵ مەسل ئایا مەسل پیاوەکەی دەرێ وڵای من حەزم لێ نییە لە گوری یان گەنجێک دێ احتیمالە گەنج بێتنە برێم عەزم لە گوری نییە ئەدەم زۆر جار جوابم دای تۆ یانی ئەو شتانە مناقەشم لەگەر کردیە بەڵام هیوایەتەوە هەر ئینسانێک بەخۆی نەفە تەبیعەتێکی بێ زیاتر مەسەلەن گەنج و ئەوانەی کە ساب عایلەش مەسەل لە بۆ مالی نوێبی ئەوهانە دێن مەسەلەن پێم دەرێن لە بۆ من حەزم لێ لەگەرم بێ مارێ مەسەلەن تەسمیمەکەی ینی مەسەلەن زاویە چی دەوێ مەسەلەن دیکۆری ئەوە چی دەوێ مەش لەسەر ئەوەی خۆمان گولەکان دادەن هەرە بژێرین دەیکەینە قایمە والله زیاتر خەڵک ڕووی لە گوڵە باغ نێرگس طبعا سوسن مەسەلەن گولی سوسنی خۆمان مەسەلەن لە ئەوەکان نێرگس خاستن بەدارەجێکەوە گوڵە باغیش طبعا ئەجە گوڵە باغ طبعا ئەنواعی هەیە یعنی مەسەلەن گوڵە باغی خۆمانە گوڵە باخی لە دەرەوە دەینن مەسەلەن لە بۆ حەدی خەوشتوانە دەیچین و بتربەی دەکەن طبعا ئەوە هیوایەتە مەسەلە هەر ئینسانێک نەفس ئەوەی هەیە دەنگدانیش شتێکی حەقیقیە لە بۆ خۆمان هەر کەسێک بە گوێرەی ئەوەی خۆی لەبەرەوەش مەسەر شتەکان حڕیەت بەکەی خۆتی دەنگ بدەی بە هەر شخصێکی یان ئایا بە هەر کاندیدەک یان هەر بە هەر سەرۆکەک حەز لێ هەری بژێری هەر کەس حڕە لە بۆ خۆی دەنگدان شتێکی حەقیقیە و هەلە بەخۆش بە قازانجی خۆمانە من داواکارم هەموو برایەک هەموو دۆستێک هەموو خوشکەچی عەزیز لەبەرەوەی بە دەنگمان نەفەوتێ لەبەرەوەی دایما پێشکەوتوتر بین ئەمە لە خەڵکانی تر کوردستانەکەمان خۆش بی و گوزارانی باش بی مەسەلەن ئینشاڵڵا وەزعەکەش دەگۆڕێ و زۆر زۆر خۆش من هەنگاو خالدم خاوەن پیشەی من تەرەزات فرۆشتنەوە بەرهەمی خۆماڵی بۆ نمونە نانەقەیسی لە ناو شەقڵاوە دروستەکرێتن و تەمەرهندیش هەر لە ناو شەقڵاوە دروستەکرێن کارگەی تایبەت بە خۆی تەمەرهندی هەیە و هەندێک زۆریشتی بۆ نمونە سەجەق لە ناو شەقڵاوە کارگەی تایبەت بە خۆی هەیە لە زۆر شت بگرێت ئێستا بۆ نمونە ئەوەیان لە هەنجی دروست دەکرێتن ئەوەیان لە قەیسی دروست دەکرێتن ئەویان لە ترێسپی دروست دەکرێتن هەرێک و بەرهەمێکی لە ناو شەقڵاو دروست دەکرێتن بەرهەمێکی تایبەت بەخۆیە سەرەتا جیزەکان لە بەداوە دەکەن ئەو کاتەی کە بەداوە دەکەن دوای ئەوە نیشاستێ هەندێکیان لە نیشاستە دروست دەکەن نیشاستەکەی دەگرنەوە پەیدا دەکەن بێجگە لە شتی خۆماڵی جەلیمان هەیە لوقمان هەیە شینەمانی هەندێکیان لە تورکیا دێن هەندێکیان بەرهەمی خۆماڵەنە و چەرەزاتمان هەیە هەنجیری وشکراوەی و تەمەرهیند و هەنجوین و هەندێک شت لە بەرهەمی خۆماڵانە هەندێکیان
ئی دەرەوەنەوە هەراوە دەی هەرێمی کوردستانەکەن ئێمە لێرە دەیفرۆشین. گەشتیارەکان سەردانی ئێماکەن سەرزاد دەکردن و حەزیان بە یشتی شیرنە و شیرن لوقم و سەرجەق و ئەو جۆرشتانە تەمەر هندوانەکەی زیاتر گەشتیارەکان سەرزاد حەز بە سەرزاد دەکەن. گەشتیارەکان لە باشووری عێراق دێن و سەردانی ئێماکەن زیاتر حەزیان لە بەرهەمی شەقڵاوەیە لەبەرەوەی پێیان تەندروستتر و باشترە و خۆشتریشە. ئەوسا لە چاوپار گەشتیارەکان ڕویان لە کەمی کردووە لەبەرەوەی قەرانی دارایی ئەوانشیان گرتوتەوە. ئەو گەشتیاران کە سەردانی شەقڵاوەکەن عەرەبەکانی خواروی عێراق و قەیرانی دارایی ئەوانشی گرتوتەوە لەبەرەوە نسبەی گەشتیارەکان دابەزیوە. وڵی گەنج دەبێ هەوڵ بداتن دەنج خۆ بداتن بۆ ئەوەی دەنگەکەی نەفۆتێ لەبەرەوەی بەو کەسێ بداتن کە ئەمن و ئاسایش هەرێمی کوردستان دەپارێزێتن.